16 ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان دیاری کراوە. تا ئێستا ژینگە لە جیهاندا زۆر گرنگی پێدەدرێت، بەتایبەت دوای دەرکەوتنی مەترسیەکانی سەر ژینگە و کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ و ئاژەڵانیش. بەڵام لە هەرێمی کوردستان بە جۆرێک مامەڵە لەگەڵ ژینگە دەکرێت کە لە وەزارەتەوە کراوە بەدەستە و ئەو داهاتەشی بە ناوی ژینگە و ڕسوماتەکانیەوە وەردەگیرێت، ڕێژەیەکی زۆر کەمی نەبێت ئەوەی دیکەی ناگەڕێتەوە بۆ خزمەتی ژینگە. ئێمە هێشتا کارگەکانمان و کۆمپانیەکانمان لە ئاستی وڵاتانی جیهان نییە تاوەکو ژینگە پیسکەن لەو بوارەدا. ئێمە هۆکارەکانی گواستنەوەمان گرفتە. هۆکارەکانی گواستنەوەش بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستاندا تاوەکو مانجی حوزەیرانی ساڵی 2020 ناوەڕاستی 2020 گەیشتە 1,770,000 لە کۆتایی ساڵەکە داواتە کۆتایی ساڵی 2020 گەشتە 1,839,000 کەواتە بینی لە ماوەی 6 مانگە زیادەیەکی بەرچاوە بینی. بەڵام گرفتەکە لەوێدا بەشی زۆری ئەم زیادەیە بریتە لە هۆکاری گواستنەوەی تایبەت. هۆکاری گواستنەوەی تایبەت هۆکارێکە لەو هۆکارانی کە ژینگە پیس دەکات. ناکرێت هەرێمێک شەمەندەفەری نەبێت، چونکە لە ڕاستیدا بوونی شەمەندەفەرێک لە نێوان دوو پنتی هاتوچۆدا لە نێوان دوو شاردا بۆ نمونە 300 بار هەڵگرمان لە کۆڵ دەکاتەوە کە لەسەر شەقامەکاندا بوونیان دەبێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ژینگەی هەرێمی کوردستان بەرەو دۆخێکی مەترسیدار هەنگاو دەنێت بەهۆی پاشماوەی تەندروستی و زۆری ڕێژەی ئەو ئۆتۆمبیلانەی لە هەرێمدا هەن و سوتانی دارستانەکان و چەندین هۆکاری دیکە. ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ بەهۆی بێپلانیمان بۆ ژینگە پارێزی لە هەرێمی کوردستان ژینگەی خاک و ژینگەی هەوا و دەنگمان بەرەو پیستربوون دەچێت. پلانێکی تۆکمە و ژینگە پارێزیمان نێ لە هەموو سێکتەر و بوارەکان، هەم لە بواری معامل و کارخانە و مەسفایەکان کە ئیش لە بواری نەوت و بەنزین و گاز و غاز و مشتەقاتی نەوت دەکەن و هەم لە بواری ئەوەی کە ئێمە ڕێژەیەکی یەکجار زۆر ئۆتۆمبیلمان هەیە لە هەرێمی کوردستان. بەم شێوەی ئێستا بڕوا لە داهاتوویەکی زۆر نزیکدا نەخۆشیەکانی دەرهاویشتەی پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان بە دەردەکەون و ئێمە دووچاری خەیرانی زۆر گەورە دەبینەوە لە ڕووی تەندروستیەوە. چاڵاکیە بێسنووریەکان و چاوچنۆکی مرۆڤ بۆ دەستکەوتنی مادی زیاتر وای کردووە زیانی گەورە بەرژینگە بگات و مەترسی لەسەر ئایندەی مرۆڤ خۆی دروست بکات. هەر بۆیە چاڵاکیەکان لەسەر ئاستی جیهان بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ژینگە لا بەرفراوەبووندان. بەڵام لە هەرێمی کوردستان حکوومەت هیچ هەنگاوێکی جدی لەو بارەیەوە نەناوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.